من هەڵوێستم بەرامبەر داگیرکاری بەرامبەر ئەو زوڵم مستەمەی کە چواردە ورمان لێمانەکەن دوژمنەکانی کە دۆرپێچیان ناوین لە زۆر زووەوە ئیتر هەریەکەیان بە جۆرێ زوڵمان لێکە یەکێک بە ناوی کۆڵە پشت ئەوانەمان لێ شەهیدەکە کە کاسبی سەر حدوو دەکەن بە ناوی ئەوەی کە بڵێن دژی ڕژێمەکەیان تۆمە دێنە پاڵیان لە سێدارەیانێن هەروەها ئەملا ئەوە لە سەریشەوە ئیدانەی توندی ئەو داگیرکاری یەکەم کە بە شێوەی لە بەعزە شوێنێکی باشوورە بوونیان هەیە وەکو سەربازگە اینجا بە فڕۆکە و بە موچەک و بەمانە تۆبارانی باشوور ئەکەن لە ئامانجی تورکیا هەر دژایەتیکردنی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردە لە هەر پارچەیەک بێ وەڵڵا ئیتر ئەوە خۆیان لەبەر ململانی خۆیان ناو خۆیان نایان پەرژێتە سەر ئەوە ئیترەوە هەڵوێستی شەرمندانەی خۆیانە ئیتر بە ڕێگەی تونوتیژی نا بە ڕێگەی مانگرتن بە ڕێگەی چی پێڵەن خۆپیشاندان بەم شێوانە بێدەنگ نەبێ تاکی کورد بێدەنگ نەبێ کورد دەها شوێنێک بژی هەر کوردە و داگیرکەرانیش هەر داگیرکەرانن دەها شوێنێک بێ چەندە نێزیک بن چەندە دوور بدێت هەر دوژمنی سەرسەختی میلەتەکەمانن و دیارە ئەوانی بە درێژایی مێژوو گەلی کوردیان پارچە کردووە بەبێ ئەوەی هیچ پرس بە میلەتەکەیان بکەن بە خەڵکەکەی بکەن کوردیان بەو دەرزە بردووە لە ئەنفال لە ڕەشکوژی بە کۆمەڵکوژی تەختکردنی دێهات کوردیان وا لێ کردووە کە لە ناوی بن بەڵام پێم وایە کورد چەندە زیاتر زەبری لێ بکەن و چەندە زیاتر بیچەوسێننەوە کورد میلەتێکە لە بنایە و سەرکەوتنیش بەدەستێنێ بۆ ڕۆژێک ئەبێ کورد خاوەنی شەرەف و کەرامەت و زمان و کەلەپوری خۆیەتی و کورد لە مێژ و لە پێش داگیرکەرانی کوردستانەوە لە کوردستانە ژیاوە ئەوان بوونیان نەبووە بەڵام ئەوان داگیرکەرن بەدەستی داگیرکەرانی گەورەی کوردستان وەکو تورکیا و ئەمریکا و فەڕەنسا و ئەڵمانیا و رووسیا هەمان دە پێش داگیرکەرانی کورد دە پێ ناوی مەسلاحەتی نەوت و سامانی ئەم میلەتەی ئێمە دەیان هەزار ساڵە کورد دەچەوسێننەوە کورد دەکوژن کورد کۆمەڵکوژن سەر و سامانەکەیە بن کورد نەک بە پلە دوو سەیریکەن وەکو دەبازە شوێنە بە سێ سێریشەکەن وەکو بینیمان کوردستانی عێراق چۆن ئەنفال کرا دەی تەخت کرا کوردستانی تورکیا چۆن ئەبینین حکوومەتی تورکیا کۆمەڵکوژێکە بگرە لە ئەرمەنیەکان هەتا ئەم دەقەیەکە وانتیا هیچ بەزەیەکی بە هیچ کەسێکان نایەتەوە وەت بەداخەوە بۆ مافی مرۆڤ بۆ دموکراتیەکانی هەموو دنیاکە نایانە بێدەن لەو کارە ساتی لەو زوڵم و زۆردەی کە لە میلەتەکەمانەگرێت میلەتی کورد خۆی ناڵێ لایەن فڵان لایەن بەس میلەتی کورد خۆی مەجالیاوەتی حکوومەتی عێراقی مسامەحەی کردووە ئەژینە میلەتی کورد لە هەموو جێگەی میلەتی کورد لێ ئەرێت لە ئێران لە تورکیا لە عێراق لە سووریا لە هەموو جێگەی میلەتی کورد داوا دەسەوایە هەچ کەسێ بێت چەپۆکێکی لیاو ئەڕوات ئیتر پێویست بەوە ناکە کە دیفاعی لێ بکەین و بڵێن ئیدانەیەکەین خۆمان یەکگرتووی نین یەکگرتوومان نییە میلەتی کورد قەت بە حیاتی یەکگرتوو نەبووە هەچ کەسێکیش بێت ئەتوانێت ئەوەمان لێ بکە وەکو تورکیایی کات ئامانجی تورکیا هەر ئەو ئامانجەیە کە خۆی ئیسا هەڵوێستی هەیە نایە میلەتی کورد بژی بە ژیانیا وەکو زەمانەی عوسمانلیەکان وەکو چۆن ئەرمەنیەکانیان ئینفال کرد و هینیان کرد ئاینن کوردش وا لێیەکەن پێویستمان بە یەکگرتووی گەلی کورد یەک زمان بن نیان هەموویە فەوتێ نیان نەک مەجموعەیە فەوتێ مەجموعەیە نەفەوتێ